حتى ملا بختيار يعني ملا بختيار خوي وتي كسب منغي كافرة أو من سنيشمو وبروايشن بإسلامي وبروايشن ببيغ هذي باشي تمن شيبكم إبو بتبوكو لبرتشاي ما مصاري بابيلا واينود بله اقعد إيه دي أخذ باشي بغم نولات ودروكي كافر يا خو من لدلي أواني دوش القرآن حلال كراوة خنزير خيني خن مردو حرام كراوة باشا دي باقي كيف حرام تكردوا أي خوابو تقول لا يما أما الرجوان مالي بحشتر بسر ببرين لا يواني يشنبو حشتر يصر بنو حلالي كردوا دي بوجدان ترخيني حشتر خوش هين قوشتي حشتر خوش هي برعس حتى ملا بختيار يعني ملا بختيار خوي وتي كسب منغي كافرة أو من سنيشمو وبروايشن بإسلامي وبروايشن ببيغ هذي باشي تمن شيبكم صدنا علمت بو هنا هر شتێک لەگەڵ دابوونەریتا نەگونجێ نابێ قاوانین بۆ داڕژێ ئەمە دابوونەریتەکەی کاکە ئەمەیە پۆشینی چەشنا و چەشنی جلوبەرگی سەراپاپۆش و سەرپۆش و تەنانەت دواکەوتوانەتر لە 60ەکان و 70ەکانیش حتى ملا بختيار يعني ملا بختيار خوي وتي كسب منغي كافرة أو من سنيشمو وبروايشن بإسلامي وبروايشن ببيغ هذي باشي تمن شيبكم هیچ پێویستێکی ڕوحی ئەم هەموو مەزەب و دین و هینەی دروست نەکردووە هموی مصلحته كل هر مذهبك لما زباركيتوا اتشتوا سد صلاه اتشتوا سد صلاتي او قبلناك ده صلاتي خو مسبينم ده صلاتي ام خليفه قبلناك مهي من رواتر ده صلاتي او سلطان قبلناك مهي من رواتر ده صلاتي ام مذهب قبلناك مهي من رواتر هموشي بلجير بردي قران اسلام آيين همو دين كان تا استا اگر مێژوو بە چاکی بنووسێتەوە لەسەر دەستی دینی مەسیحی و دینی ئیسلام قوربانیەکانی ئەم مەدرسانە ئەم دەسەڵاتە جیاوازانە بژمێرێ 10 ملیۆن ئینسان تێپا لە زگماکەوە سەپاندنی ئاین پەرستی بۆ جارە تۆلە جارە هەفتەی ئەوەڵێتی کە ڕەنگە دایکی پێی نەزانی پێسکی بڕە ئەو ئیسلامە حتى ملا بختيار يعني ملا بختيار خوي وتي كسب منغي كافرة أو من سنيشمو وبروايشن بإسلامي وبروايشن ببيغ هذي باشي تمن شيبكم الوردگار بۆچی چوار ژنەی بۆ پیا و بەمەرجی توانای مادی و سێکسی حەڵال کردووە و ژنیش توانای مادی و سێکسیشی هەبێ دەیان کۆت و بەند خراوەتە گردنی سەربەستی ژن ئەگە هەموو پیاوێک بە پێی ئەم قاعیدەیە حەقی چوار ژنەی هەبێ کەواتە هەموو پیاوێکی مسلمان لەسەر ئەز دەتوانێت ئێستا بە ئاسانی بە $5 دەتوانێت چوار ژن بێنێ حتى ملا بختيار يعني ملا بختيار خوي وتي كسب منغي كافرة أو من سنيشمو وبروايشن بإسلامي وبروايشن ببيغ هذي باشي تمن شيبكم الله يحفظك الأعمال چۆنچێنی یەقینمان هەبێ کە قورئان دوای دەیان ساڵ لە کۆچی دوایی پێغەمبەر کۆکراوەتەوە و لە ناو سەدان هەزار فەرمودەی پێغەمبەر دوای سەدەیەک فەرمودە بژێر کراون و باقیەکەی نەسل منراون چۆنی قابلی مناقشەیە شريعتكان وفقهكان وأم هم تاريخي قابل مناقشة هيك عالمك لدينا بيانا بك إستا علمك قابل مناقشة بيت ما في حكم داني كفر وإلحاد لسر خلق لما لا يمزقوت زانايني آيني بسنريتوا تو بوت هي داعيك باش بي مصلح بي قصي باش بكي نصيحتي خلق بكي مشكليك ومرايتي شار سركي سندن و نەسەندنی هەویەی ئیسلامی ئەمەیان پەیوەندی بە ئازادی وجدانەوە هەیە کە لە دەستوردا دابین کراوە دەستوری عێراق دەستوری دائیمە زۆرینەی هەرە زۆری خەڵکی عێراق ڕێی پێداوە مادەیەک لە دەستوری عێراق پێڵە حڕیەتە ضەمیر ئازادی وجدان لە ئەوروپا یعنی تۆ بۆت هەیە لائیک بی یا غەیرەدین بی یا ئیماندار بیت تۆ بۆت دێ محکەمەم بکەیت لا پروژه دستوری کردستانیش او من داناوه اعتراضی جسر هبو بزورینی دنگ نسراو ل پروژه دستوری کردستانیشا آزادی وجدانی تیایا تو هر ملائک لمزگود بکسک بلا کافر یا ملحد او دستوری عراق پیشاله کی ورایمی وای کردو زر صراحتی پی کردو و تیتی ارو چون ملا امشی منع نکردو امشی حرام نکردو والله من ازانم لصال 1993 ومن ام سیاستی روشنگری و رخنەگردن لە ئیسلام گەراییم کردو دەبەر مامدلال دایما هاوکاری کردوم هەموو ئیمکانیەتەکە مامدلال دابینی کردو بۆ من بۆ ئاگاداریتان عەقڵی فراوانی مامدلال ئاوا بووە کە ئەوە خەڵک پێی وایە من لە خۆمەوە ئەم کارم کردو بەبێ پشتیوانوانە
میکرۆبێکی سەلەفی لەسەر منبەرەکان مەلاکان هەندێک لە مەلا سەلەفیەکان تووڕە مەبن جنێو مەدەن شەرم بکەن جنێو مەدەن جنێو مەدە لێت قبول ناکەین جنێو بدەیت لێت قبول ناکەین و ئەمەزانە کە خەڵکی ڕۆشنگەر و دیموکرات خواز و ئازادی خواز و معرفی خواز بێخاوەنن نا هەمووی هێزە دیموکراتیەکانی کوردستان ئێمە معرفیەکان ئەندامی ئێمە بنیای ئێمە نەبن ئێمە پشتیوانی ئەوانین لەگەڵ بیرروبۆچوونیان ببین یان نەبین ئێمە خۆمان بە کوشتەتەین بۆ ئەو ئازادیە لە کوردستانە بمێنێ جنێودان و ترساندنی خەڵک و هەڕەش و گوڕەشە ناخوایی تر بە دڵنیاییەوە جوابی تەحایە بێ لە مجالەکەمانە هەر قسەیەک بکەن ڕقتر جوابتانە دەینەوە مانی پێشمەرگەمان پێ موسڵمانە ئاسایشمان پێ موسڵمانە هەموو ئەوانی کە لە سلکە مۆزەفی وەزارەتی ناوخۆیە مۆزەفی مەتارە مۆزەفی جەوازاتە مۆزەفی نفوسە مۆزەفی هەر دائیرە و دەوائیرێکی تری شارەوانیە هەموویمان پێ موسڵمانە ئیلا ئەو کەسەی خۆی بڵێ من کافرم ئەمە عەقیدە و بیر و باوەڕی منە حتا مەلا بەختیار یعنی مەلا بەختیار خۆی وتی کەس پێم نەڵێ کافرە ئەوە من سونیشم و بڕوایشم بە ئیسلامێ و بڕوایشم بە هێفدەی باشیتر من چی بکەم ئێ بۆ لەبەرچای مامۆستا عەلی باپیرە وای نەوت بەڵێ بەڵێ ئاگادارم ئێ خدێ باشیتر بەڵام نەوەڵاتەوە درۆکی کافریە خۆ من لە دڵی ئەوانیم مردم برارڕۆ کاک جەمالگیان مردم کاک جەمالگیان